ساو لە حەسەکەوە ساو لە حەسەکەی ڕۆژاواوە بۆ هەموو کوردێک لە ژیان. ئێوە ئەزان کە لەم کاتەیە تەنها یەکن، تەنها کورد دەتوانێت بە پشتیوانی یەکترەوە بێت. وەک ئێوە کە ئەگەر زۆرینەتان نەتوانێت بێت بۆ ڕۆژاوە ئێمە گلەی لێ ناکەین، بەڵام چۆنەتان توانی ئەی باشوور کە بایکۆتی قوتابخانە و بایکۆتی کارەکانتان بکەن لە پێناوی موچەکانتان. ئێستا داوەتان لێ یەکەم هەمووتان یەک دەنگ بایکۆتی دوکانەکانتان کارەکانتان بکەن، بایکۆتی قوتابخانە و دایرەکانتان بکەن. داوا لە هەموو وەزارەتی ناوخۆکەم ئێوەش وەرنە دەنگ هەموو هاوارکەن بۆ ئەوە نا کە بینایەک گوێ لە ئێوە بێ، چونکە دەنگەکانتان دارێک نازوڵێنێ. بۆ ئەوە بیکەن پێکانتان بازان بۆی کەوا ئاسمان گوێ لە دەنگی ئێوە بێ. کوردمەڕ نییە، کوردمەڕ نییە وەنگە سەر ببڕێت، بەسە کورد کوشتن. ئەو کوردەی کە توای بینی خۆت بەرگی مەڕی کردووە بەبەری خۆتا، ئەو بەرگی مەڕە داکەنە، بەرگی شێرێک وەردەرەوە ناخە. ئێوە شێرێکن، بزان دوژمنان لە مولایەکەوە ئاوە تەوقیان داون. نەڵێن ڕۆژاوا کەوێ ئاگرە سوورە لە من دوورە. من ئەڵێم ئەگەرم کوردستانە ماڵێک بێت، ئەوە ڕۆژ ئاوا دەرگاکەیەتی، ئەگەر ئەم دەرگایە بشکێ دەرگاواڵا بێت بۆ زوو چەتەکان و سەگوەڕەکان هێنە ناو ماڵەکانتان تعدا لە شەرەف و کەرامەتانەکەن. بۆیە ڕۆژاوا دەرگای شەرەفی ئەوەیە کە ناتوانن دەنگی خۆتان بگەێنن داوا لە کوردانیان دەرانەکەم. ئێوە بە چەند سەد کەسێکەوە هێنە سەر شەقام، بە چەند هەزار کەسێکەوە، ئێوە مەلاین کەس لە ئەوروپان هەمووتان یەک دەنگ بەیەکەوەن وازدە کارەکانتان بێنن پشتیوانیتان بۆ ڕۆژاوە دڵتان ئێوەش بکەن بەیەک. ئێوەش پێکانتان بێن بازدا بۆ جوڵاننی پەرلەمان نا، بۆ ئاستی خودا بێتە دەنگ، هاوار بۆ خودا بکەن بێتە دەنگ. بەسە چیتر هەر بژی کورد، بژی کوردستان، بژی ڕۆژاوە، ئەوەش کەرکووک لە کەرکووکەوە هەمووی لەگەڵمانان. دەستا خۆش سەرکەوتوو بن.